ئێستا ڕادیۆی دەنگی گەلە. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەل گەڕاینە وڵاتان بۆ پێشکەشکردنی دەنگ و باسەکانی کاتژمێر 2 بە کاتی ئەوروپا، کاتژمێر 3 بە کاتی باشووری کوردستان. دەستپێکی هەواڵەکانیش پێوەست دەبێ بە هەڵبژاردنەکانی عێراقەوە. ئێوەش لەگەڵمانە بن بۆم گەشتی دەنگ و باسەکان. بڕیارە لە 11 مانگی تشرینی دووەمی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و لەو بارەیەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق زانیاری نوێی بڵاو کردەوە و ڕایگەیاند 1 کورسی بەرامبەر بە 100,000 دەنگە. ئاماژە بەوەش درراوە 854 کەس خۆیان بربژێر کردووە، 76 کەسیش بربژێری تاکو سەربەخۆن. ژماری لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش بەم جۆرە خراوەتە ڕوو. یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 222، پارتی دیموکراتی کوردستان ژمارە 275، نەوەی نوێ ژمارە 288، یەکگرتووی ئیسلامی کوردستان ژمارە 278، کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285، ڕۆتی هەڵوێستی نیشتیمانی ژمارە 225، بەرەیگەل ژمارە 261، سۆسیال دیموکراتی کوردستان ژمارە 216. هەروەها بازنەکانی هەرێمی کوردستان ژماری کورسیەکان بەم جۆرەیە: هەولێر 15 کورسی و کورسیەک بۆ پێکاتەکان، سلێمانی 17 کورسی و کورسیەک بۆ پێکاتەکان، دوهۆک 11 کورسی و کورسیەک بۆ پێکاتەکان. هاوکات ئاماژە بەوەش دراوە پارێزگای هەڵەبجەش بازنەیەکی سەربەخۆی دەبێت و سەر بە بازنەی سلێمانی نابێت. لە ماوەی 6 ڕۆژدا لە مۆنومێنتی ببورن لە ماوەی 6 ڕۆژدا لە مۆنومێنتی ئەنفال لە شارچکەی چەمچەماڵ نزیکەی 75 سکاڵا دژ بە عەجاج تکریتی جەلادی سەرکوردان لە ئەنفال تۆمار کراوە. لەو بارەیەوە هابیل حاجی ئەحمەد بەڕێوەبەری مۆنومێنتی ئەنفال لە شارچکەی چەمچەماڵ ڕایگەیاند سکاڵەکان هەمووی ڕێک دەخرێنەوە و ڕەوانی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکرێن. حد لەگەڵ گرتنی و بردننی بۆ زیندان ئەترافی کرد بوو کە بەڵێ ئەو لێپرسراوی زیندانی ڕۆسلمانە و هیچ یعنی شک و گومانێک نییە کە ئەوە حجاجە و ئەترافشی کردو کە ئەو لێپرسراوی زیندانی نوگۆسلمان بووە. لە سنووری چەمچەماڵ و لە سنووری گەرمیان و لە ناوچی سلێمانی بە دڵنیایەوە سەردانی ئەو بنکانیان کرد و سکاڵیان تۆمار کرد. ئەوەی گرنگ بوو یعنی لە کاتی سکاڵاکردنا چیرۆکی نەبیستراوە بیسرا، یعنی ئێمە ئەمازانی حجاج لە خەڵکی داوە خەڵکی کوشتەوەوانە، بەس بەڵام حجاج زۆر لەوە خراپتری کردووە. یعنی ئەو چیرۆکانە چاوی خەڵکی شوێر کردووە، گورچلی خەڵکی بڕیوە، ئیتر خەڵکی بەتونێتی کوشتووە، خەڵکی بە برسێتی کوشتووە، بەلێدا خەڵکی کوشتە. بۆیە ئەم سکاڵایانە ئێمە زەبتی ئەکەین و دواتر تیمی دادوەری بۆ لێکۆڵینەوە جارێتر دواتر ئەچێتە لای دادوەری لێکۆڵینەوە، دواتر ئەنجا ئەچێ بۆ دادگا. چەمچەماڵ نزیکی 75 سکاڵە تۆمار کراوە لە ماوەی 6 ڕۆژە. ئەم 75 ینی بەڕاستی تاوانی زۆر گەورە بەرامبەریان کراوە ئەمانە. بۆیە دوای 37 ساڵ هەر لێ خۆشبوون یا شێوەیە لە شێوەکان نا بە حەماسەوە یعنی ئاواتیان ئەوە بوو کە نەمردین. ببورن لە کامپی پەنابەرانی شێر ڕۆستەم جودی لە مەخمور ژنانی کامپەکە دڵخۆشی خۆیان لەباری پەیامەکەی ڕێبەر ئاپۆ دەربڕی و دووپاتیان کردەوە تا کۆتایی هەڵ لە هەڵەکان بەردەوام دەبن بۆ ئازادی جستەی ڕێبەر ئاپۆ.
حتی امروزی از زوجر بیشم سلو و ریز بو سرکوتی ما و بوری برای ما بیشم راستیجی یعنی های جونا که واسه دویگی تو بیم یعنی جور ما گری جورجی ما دکان مثلا راستیجی منظونی مو چه بیشی تو چه نبیجی سرکوتی بوم عرضته بوم والاتا بوم هیزا بوم قواتا بوم یعنی بوم هر تشت سرکوتی ما از جوک دوی که پومخ موی بجنم دوی که شهیدام گله که خواجه رباطیش بوم نامشان و بیشتر هزار سال جبو رباره ما حتی عمرلی سال ورز جرا راستی جدام دوی بانگوازی کی گله که خواهی والله تا ها مهاوی کی بی میگه که خواهد شیکن راستی جمی نکویا پیش میگه که خواهش نواه و حقوق هیجانیش مرا چه بی مگو کنه نه چه گوتیا راستی جم گله که خواهش بی کۆمپانیای دانەخازی ماراتی راپۆرتی نیوەی یەکەمی ساڵ 2025 سەبار بە بەرهەمێنانی کێڵگەی کۆرمۆر بڵاو کردەوە. کۆمپانیەکە ڕایگەیاند لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا بەرهەمێنان لە کێڵگەی کۆرمۆر لە ڕۆژێکدا 500 میلیۆن پێی سێجای 500 میلیۆن پێ سێجای غازی تێپەڕاندووە. دەژڵێن بە شێوەیەکی نایب لە پرۆژەی فراوانکردنی کۆرمۆر 250 کۆرمۆر 250 بەردەوامین و بە کەوتنەکاری پرۆژەکە بەرهێنان بە ڕێژەی 150 زیاد دەکات و ئەمەش بەشداریەکی بەرچاو دەکات لە زیادبوونی داهات و ئاسی بەرهێنانی غاز. ئەمەش بەوش کراوە لە کێڵگەی چەمچەماڵ چالاکیەکانی پەرپێدان بە خێراییەکی زۆر بەردەوامن لە چوارچێوەی بەرنامەیەکی وە بەرهێناندا بە بڕی 160 میلیۆن دلار کە لەلایەن کۆمپانیاکەوە لەم ساڵدا ڕاگەیاندراوە. باز لەوەش کراوە لە ئێستادا هەڵکەندن و ئامادەکاری شوێن بۆ یەکەی تاقیکردنەوەی بەرهەمێنانی فراوان کراو لە ئارادایە بە ئامانجی بەدەستێنانی بەرهەمێنانی پێشوەختە کە دەگاتە 75 میلیۆن پێ سێجا لە ڕۆژێکدا. بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان بڵاوی کردەوە بەیانی ئەمڕۆ لە گەڕەکی شێروانی شارۆچکەی کەلار تەرمی هاوڵاتیەک بە ناوی وەفیق سابیر عەباس لە دایک بووی 1969 هێنرایە پزیشکی دادی کەلار کە بەهۆی بەرکەوتنی کارەباوە لە ناو بیرێکدا گیانی لەدەستدا بوو. بە وتەی کوڕی ناوبراو لە کاتی ڕووداوەکە کە لەگەڵیدا بووە ناوبراو دانیشتووی گوندی ساڵح ئاغایە سەر بە شارۆچکەی قۆرەت و پێشێ هەڵکەندنی بیری ماڵانە و بەیانی ئەمڕۆ لە کاتی خاوێنکردنەوەی بیری ماڵی هاوڵاتیەک لە نێو بیرەکە کارەباگرتوێتی و گیانیێر دەستداوە ئەوش خراوەتە ڕوو لە ئێستادا بە بڕیاری دادوەر پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و لەسەر چۆنێتی ڕووداوەکە پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کردووە. هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە بە ڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی ڕایگەیاند ئاگرێکی فراوان لە سنووری گوندەکانی بوێرێ، سێوێنگ، کانیشوان، پێرسک و نورە بابوس لە سنووری شار باژێر لەسەر بە پارێزگای سلێمانی کەوتوێتەوە. ئاماژە بۆش کراوە بەهۆی ئاگرەکەەوە 1000 دۆنم پوش و پاوان و دارستان سوتاون و هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە تا ئێستا نەزاندراوە. هەروە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە. ژمارەیەکی زۆر سەردانی کرد لە ئێرانەوە ڕویان لە عێراق کردووە. لەو بارەیەوە عەبدول ئەمیر شەمەری وەزیری ناوخۆی عێراق سەبارەت بە ژماری هاتنی زیارەتکارانی شیعە بۆ عێراق ڕایگەیاند زیاتر لە 3 میلیۆن زیارەتکاری شیعە بۆ بەشداری لە چلەی ئیمام حوسێن هاتوونەتە عێراق. ئاماژەی بەوەش داوە پلانەکان زۆر بەباشی جێبەجێ کراوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕووداوی کەمتر بووە. پلانێکی ئەمنی زۆر چڕ لە پارێزگاکانی کەربەلا و نەجەب لەسەر بنەمای هەواڵگریەکان بەڕێوە دەچێت. هەروەها ڕایشی گەیاند لەگەڵ پلانەکاندا تیمە تەندروستیەکان و بەرگری شارستانی خراونتە حاڵتی ئەمە دەباشیەوە. جێگای ئاماژەیە ساڵان لەگەڵ چلەی ئیمام حوسێندا زیارەتکارێکی زۆر مەبەستی بەشداریکردن لەو چلەیە ڕوو لە عێراق دەکەن. هەشتەرم لە کەناراوەکانی ئیتالیا دۆزراونەتەوە کە لە ناو ئەو بەلەمەدا بوون ساڵی ڕابردوو لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان ژێر ئاو کەوت و دوانیان منداڵن و خەڵکی هەرێمی کوردستانن. کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە ئەوروپای ڕایگەیاند هەشتەرمەکە لە ماوەی دومانگی ڕابردوودا دۆزراونەتەوە و پشکنیان بۆ کراوە دەرکەوتوە دوانیان دوو منداڵی خەڵکی هەرێمی کوردستان و پێش کۆچکردنیان لەگەڵ خێزانەکەیان لە شاری هەولێر نیشتەجێ بوون. ئەوەشیان ڕاگەیاندوە هەردوو منداڵەکە ئەندامی ئەو خێزانە هەشت کەسیان کە لە ڕووداوەکەدا گیانیان لە دەستدا و ڕاستەخۆ تەرمی دوانیان دۆزرابەوە. ئاماژە بۆش کراوە پاش دۆزینەوەی تەرمی ئەو دوو منداڵە هێشتا تەرمی 4 ئەندامی دیکەی خێزانەکە
نەدۆزراوەتەوە. جێگەی ئاماژەیە ڕۆژی هەفتەی تەمووزی هەفتەی حوزەیرانی 2024 بەلەمێک بە زیاتر لە 7 کۆچبەرەوە کە زۆرینیان کورد بوون لە کەناراوەکانی کالابریا لە ئیتالیا ژێر ئاوکەوت و تەنیا 10 کۆچبەریان ڕزگار کران و تەرمی 43 کۆچبەر لە پاش ڕووراوەکە دۆزرانەوە و 13یان گەڕێنرانەوە هەرێمی کوردستان. دەڕوینە سووریا و ئاژانسی هەوار نیوز بڵاوی کردەوە بەرەبیانی ئەمڕۆ هێزەکانی دەسەڵاتی کاتی دیمەشق و گروپە چەکدارەکانی لە 3 قۆڵەوە هێرشیان کرد لەسەر سنووری ڕۆژاوی پارێزگای سوێیدا. هەروەها لە پارێزگای قونەی تەرەش سوپای ئیسرائیل لە پێشڕەوی بەردەوامدایە. ئاژانسەکە بڵاوی کردەوە گوندی مەجدەل لە ڕۆژاوی پارێزگاکە کەوتووەتە بەر هێرشی چەکدارانی دەسەڵاتی کاتی دیمەشق و بەچەکی دۆشکە و هاوان بردومان کراوە. دەژڵێن لە گوندی مەزرعە کە لەلایەن چەکدارانی دیمەشقەوە دەستی بەسەرداگیراوە هێرش و پەلامەر بۆ سەرگوندەکانی ڕیم، حازم و منسوورە لە ڕۆژاوی گوندی مەجدەل کە ناوچەیەکی مەدەنیە. هەروەها لە گوندی ئاتیلیش هێرشکراوەتە سەر ماڵی هاوڵاتیان. ئەوەش خراوەتە ڕوو تا ئێستا زیانە گیانی مادیەکانی ئەم هێرش و پەلامەرانە نەزانراوە. ئاماژە بەوەش کراوە هێرشەکان لە کاتێکدا دەسەڵاتی دیمەشق ئاگربەستی لەگەڵ دروزەکان واژۆ کردبوو جگەلەوەی حکوومەتی کاتی دیمەشق گەمارویەکی توندی خستوەتە سەر پارێزگای سوێدا کە بە هۆیەوە 10,000 کەس ئاوارە بوون. باش لەوەش کراوە لە پارێزگای قونەی تەرا کە دەکەوێتە سەر سنووری بەدەرزایەکانی جۆلان و باکووری ئیسرائیل یەکە سەربازەکانی سوپای ئیسرائیل گەیشتونێتە باکووری ئەو پارێزگایە و بەبێ هیچ بەرگریەک بە ئاڕاستی دیمەشق پێشڕەوی دەکەن. هەروەها ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ وڵاوی کردەوە ئەمڕۆ هێزێکی سەربازی ئیسرائیل بە یاوەری هێزی ئاسمانی لە گوندی ئۆڤانیا و بەرامبەر بە خاڵی سەربازی ڕێحانە کە پێشتر هەر لەلایەن سوپای ئیسرائیلەوە داگیر کراوە بنکەیەکی چاودێری نوێیان دامەزراندووە. ئەوەش هاتووە هێزێکی سەربازی ئیسرائیل هەر ئەمڕۆ چوونەتە گوندی سەیدا حانوت لە پارێزگای قونەی تەڕیە. کۆتا هەواڵێم گەشتی دەنگ و باسەکان پێویست دەبێت بە غەزەوە. ئەمڕۆ ئەنجومەنی کۆمکاری عەرەبی سەبارەت بە پیلانی ئیسرائیل لەبارەی داگیرکردنی غەزە لە شاری قاهیرە و بە سەرپەرشتی ئوردون کۆبوونەوەی ناسایی خۆی بەڕێوە برد. کۆبوونەوەکە لە سەرداوای نوێنەرایەتی فەڵەستین گرێدرا بوو. پێشدەستپێکی کۆبوونەوەکە موهەنەد عەکوک نوێنەری هەمیشەی فەڵەستین لە ئەنجومەنی کۆمکاری عەرەبی سەبارەت بە کۆبوونەوەی کۆمکاری عەرەبی و ناوەڕێکی کۆبوونەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کۆبوونەوەکە لە سەرداوای نووسینگەی نوێنەرایەتی وڵاتەکەمان بووە لە ئەنجومەنەکە و ئەندامانی ئەنجومەنەکەش هاو هەڵوێز بوون. لە کۆبوونەوەکەدا وڵاتانی ئەندام داگیرکاریەکانی ئیسرائیلیان بۆ سەر غەزە ڕەت کردەوە داوایان کرد هەرچی زووە بە لە بەرچاوگرتنی جارنامەی مافی مرۆڤ و ڕێککەوتنی نێونەتەوەیەکانی مافی مرۆڤ پێش لەو داگیرکاریە بگیرێت و شەڕ ڕابگیرێت. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەل بەم شێوەیە هاتینە کۆتایی دەنگ و باسەکانی کاژمێر و بە کاتی ئەوروپا کاژمێر 3 بە کاتی باشووری کوردستان و لە هەر جەیەکی کوردستان یا لە چیاسەرکەشەکان یا لە هەر ئەوروپا و لە هەر جێکی دیکە هەن بوێن بە خێر و خۆشی تاسبینی و دەنگ و باسەکانی کاژمێر 10 بە کاتی بەیانی کاژمێر 11 بە کاژمێر 10 بە کاتی ئەوروپا و کاژمێر 11 بە کاتی باشووری کوردستان لە خێر خۆشی دابن.